ساڵمان لەبێ ئەم کاتتان باش. ئێستا ئێمە لە بەردەم بانکی هەرێمین لە شاری سلێمانی. دیارە ژمارەێک لە مامۆستایانی وانەبێژ کە پێشتر بڕیاریان لێدا بوو بێنە ئێرە گرتبوونەوە ئەنجام بدەن دژی پێنەدانی موچەکانیان، دژی ئەو بەڵێنەی کە لە ڕابردوودا پێیان دراوە جێبەجێ نەکراوە. ئێستا مامۆستایان هاتوونەتە ئێرە گرتبوونەوە ناڕزایەتیان دەست پێ کردووە، وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن ماوەی 5 مانگە موچەیان پێنەدراوە، شایستەدارایەکانیان پێنەدراوە. ئەوان وەکو هەمیشە داوا ئەکرێن بکرێن بە هەمیشەیی شایستەدارایەکانیان پێ بدرێت، جیاوازی مامۆستایانی وانەبێژ و مامۆستایەکی هەمیشەیی نەمێنێ. ئەمە داواکاری ئەم مامۆستایانەیە کە ئەمڕۆ دیسانەوە بۆ جارێکی دیکە دەستیان بە خۆپشاندان و ناڕزایەتی کردووە. سڵاو لەبێ مامۆستا، پێم بڵێ ئێوە لە کوێوە هاتوون، چەند ساڵە مامۆستای وانەبێژن؟ زۆر سپاس دەکەم. ئێمە لە پەروەردەی شار باشجێڕەوە هاتوین، مامۆستایانی وانەبێژی سنووری پەروەردەی شار باشجێڕین. هەر یەکێک لەمە ئێمە چەند ساڵێکە وانەبێژە، ئێتە هەمانە 5-6 ساڵە وانەبێژە و هەمانە کەمتر و 8مانە زیاتر. باشە، گرفتان چیە؟ ئێوە ئەمڕۆ بۆ هاتوونەتە ئێرە؟ گرفتی ئێمە نەبوونی دامەزراندنە، تەنها دامەزراندن چارەسەری کێشەکانمانەکە. ئەو بڕەپارە مەختوعەیە کە وەزیری پەروەردە باسیەکە، وەزیری دارایی باسیەکە، چارەسەری کێشەکانمان ناکە. لەبەر ئەوەی ئێمە مامۆستاکانی ئێمە بڕێپارەی مەختوعی کەمیان داناوە 350,000 بۆ 400,000 مامۆستامان هەیە 150,000 بەس کرێی سیارەکە ئەدا. ئەی ئەگەر ئەم مامۆستایە کرێکی بوو، ئەی ئەگەر ئەم مامۆستایە خاوەنی 2 مناڵ و 3 مناڵ بوو، ئەو کاتە هەر هیچی پێنامێنێ. زۆر باشە. منەبێ مامۆستاکانی دیکە مامۆستا بارودۆخی مامۆستایان بە شێوەیەکی گشتی و مامۆستایانی وانەبێژ بە دیاریکراوی چۆنە؟ وڵاهی وەکو بە تایبەتی وەکو میلاکەکان بە هیچ شێوەیە مافمان نییە. یعنی نەمۆڵەتی دایکایەتیمان هەیە، نەمۆڵەتی ئیجازە و وەرگرتنی ئیجازەمان هەیە، نەوەک ئەوان حسابمان بۆکێ دەرسێکی زۆر ئەڵینەوانێ و بڕەپارەیەکی کەم بڕۆ ناکەم هیچ مامۆستایەکی میلاک بتوانێت بۆ بڕەپارەی بڵێ کری هاتوو چۆمان لەسەرا و یعنی شتێکی زۆر کەممان بۆ مێنێتەوانێ. شایستەی داراییتان وەرنەگرتووە؟ لە مانگی 11 شایستی داراییمان وەرنەگرتووە، ئەوە مانگی 12 1-2 هاتۆتە سەر و زائیدەن لەوەی کە 4 و 5 و 6مان وەرنەگرتووە. ئێمە لە مانگی 11 ئێمە موچەمان وەرنەگرتووە. وڵایی ئیتر تەواو، یعنی لە تواناتان نامێنێ ئەوەنە لەسەر گیرفانی خۆت هاتوچۆ بکەی مەسروف بکەی، ناتوانی هەر ئەو نێگەتوانیت تاو. زۆر سپاس. دیارە مامۆستایانی وانەبێژ بەردەوامن لە ناڕزایەتی و گرتبوونەوەکانیان. من ئەمەوێ بچمە لای بەشێکی دیکە لەو مامۆستایانە زیاتر زانیاریان دێوەرگرم بزانم تاوەکوکەی بەردەوام. دیارە مامۆستایانی وانەبێژ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا چەندین جار گرتبوونەوە و ناڕزایەتیان ئەنجام داوە، خۆپشاندانیان کردووە، داوا ئاکرێن بکەن بە هەمیشەیی، بەڵام بۆ ماوەیەک لەسەر بەڵێنی وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان دیارە ناڕزایەتەکانی وەستان. مامۆستا سڵاو لەبێ، پێم بڵێ ئەو بەڵێنانەی لە ساڵی ڕابردووە بە ئێوە درا، ئەو ناڕزایەتیانەی کە دروستان کرد لە شار و شارۆچکە جیاوازەکان، ئەو بەڵێنانە بوو بەچی ئەمڕۆ بۆ دیسان هاتون کردبنەوە؟ بەڵێنمان پێدراوە، بەڵام بەڵێنەکان ساڵی پاریژ لە ئاسی داواکاریەمەیان نەبووە. داواکاری ئێمە دامەزراندنە، پێویستیەکی ناو وەزارەتی پەروەردەین بەبێ بوونی ئێمە پرۆسی پەروەردە لە کوردستانە پەکێکەوە. 24 بۆ 25,000 مامۆستای وانەبێژ خەریکی پڕکردنەوەی فەراغاتی پەروەردەن. داوای دامەزراندنمان کردووە، مەختوعەیشیان پێداوین. یەکەم بەڵێنی پار جێبەجێ نەکراوە، ئەوە لەوە. بەڵام ئێستا بەڵێنەکە ئەوە بوو ئەوەی کە کردویانە بۆمان و ناوی دەنێن پیاوەتێکی زۆر گەورە، ئەویژەوەیە کە موچەی مامۆستایانی وانەبێژ و خەرجی حسابی بۆ بکرێن مانگانەیەکی مەختوعیان بدرێتێ، دەستان خۆش بێ. ئێستا ئەم مەختوعەیەش کە هەیە مانگێک 20 مانگ دەیدەن، مانگێک 25 مانگ دەیدەن. جاری وایە مامۆستای ئێستا ئەم مانگێک کە تێداین 2 جار مامۆستای دامەزراو پارەی وەرگرتووە، مامۆستای وانەبێژ پارەی وەرنەگرتووە. لەبەرەوە ئەم بێت سەرەوە ئەوە دەبێت لە وەزارەتی دارایی بپرسی بۆ ئەگەر قەرارە هەردووشیان ناویان مامۆستا بێ، ئەگەر قەرارە هەردووشیان یەک ئەرک جێبەجێ بکەن، دەبێت 2 شایستەی دارایی وەکو یەکیان پێ بدرێ. ناکرێتەوە ئەم جیاوازیە دروست بکەی. تۆ چۆن بەتەمای ئەو مامۆستایە؟ مامۆستامان هەیە لە سنووری پەروەردەکەی خۆمان 170,000 دینار بەس ئەدا بەکری سیارەکەی، تۆ 350,000 بۆ 400,000 بۆ داناوە. ناکرێتەوە کاکە حی عەلە سەڵا، مامۆستا پێویستی بەپارەیە، مرۆڤ پێویستی بەپارەیە، یعنی مەعیشەتی لەسەر ئەمە ئەژی. من معنی نامەی وان بۆ هاتووە لە ناو مۆبایلەکە ماهی مامۆستای وانەبێژ وتوێتی داوای قەرزەکەیان ئەکەنەوە، من پارەم نییە بیدەم. من نوێنەرم، من بۆ خۆم نایەمە سەرجادە، بۆ ئەو مامۆستایە دێم کە نامەکە بۆ من لەنێرێ. ئەبێ وەزارەتی دارایی لە هەر شوێنێ پارەی پێیا کردووە پێیکە. ئێستا نزیکی $93
هیچ کان ڕێژەینەوە تیبرێنت ئەوەندە بەرز نەبێتەوە کەواتە دەبێت موچەی فەرمانبەرەکانت ئەولەویەتی کارەکانت بێ پایانەکەی پایگە پایانەکەی مامۆستایان بایکۆتی هەوڵەکانی خوێندنەکەن و ئەگەرێکی کراوەشە لە بەردەمی ئەمەیە مامۆستا زۆر سپاس دیارە گردبوونەوەی مامۆستایان یوانەبێژ لە بەردەم بانکی هەرێم بەردەوامی هەیە داوا ئەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە دەنگ لە ئەس داواکاریەکانیان هاوکات بڕیارە پاش چەند خولێکێکی دیکە ئەم مامۆستایانە یاداشتێک ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن داواکەن کە بکرێن بە هەمیشەیی و ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت وەکو فشار دروستکردنێک بڕیارە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن کە لە ماوەی ڕابردووداش دیارە ئەم مامۆستایانە هەمان هەنگاویان ناوە. Thank you.